بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێزم لە هەر شوێنێک هەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار وەکو لێزمەی باران بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین بە خزمەتتان گەشتینەوە لە بەرنامەی پارشێوی پەیامدا. ئازیزان و خۆشەویستانم، ئینسان بە تەبیعەتی خۆی، بە سروشتی خۆی، هەر کەسێک لە هەر کاتێکدا دیفاعی لێ بکات، پشگیری بکات، ئەو کەسەی خۆشەوێت، هەر ناوێکی هەبێت، بە هەر زوبانێ قسە بکات، هەر نەتەوە و گەل و ڕەنگێک بێت. ئەی باشە ئێمە کەسێکمان خۆشەوێتە کە لە دنیادا بەرگریمان لێ بکات. ئەی ئەگەر کەسێک یەکێک لە قیامەتدا لە ناڕەحەتترین کاتدا بەرگریمان لێ بکات، ئەبێ من و تۆی مسلمان چەندمان خۆش بوێت. من ئەم شەو لە خزمەتتانە باسی بابەتێکی زۆر گرنگەکەم کە هەموو ئینسانێکی بڕوادار بە نەفس پێی خۆشە ئەو کەسەی خۆش بوێت، ئەو زاتەی خۆش بوێت کە لە کاتە ناڕەحەتیەکانی ژیانیدا بەرگری لێکات، ئەیوێت ڕزگاری بکات لە ناڕەحەتیەکاندا. هیچ کەسێک نییە کە لە قیامەتدا حەز نەکات ئەو کەسەی خۆش بوێت کە ئەبێتە هۆکاری ڕزگار بوونی، ئەبێتە هۆکارێک بۆ بەرگریکردن لێی لە ناڕەحەتیەکانی قیامەت. ئایا ئەو شتە چیەکە لە قیامەتدا لە ناڕەحەتیەکانی قیامەتدا بەرگری لە تۆی مسلمانەکات؟ ئەوە قورئانە، قورئانی پیرۆز کە وتەی شیرینی خوای پەروەردگارە جەلە جەلالوه، ئینسان ئەگەر لە دنیادا بە چاکی خۆشی بوێت، بە چاکی مامەڵەی لەگەڵدا بکات، ئەوە دڵنیا بێت لە قیامەتدا بەرگری لەو ئینسانە ئەکات. ئەگەر ئێستا لە برایان و خوشکان بپرسین بڵین ئەرێ زەحمەت نەبێ ئێوە قورئانتان خۆشەوێت، دڵنیام هەموو لایەکمان ئەڵێن بەڵێ قورئانمان خۆشەوێت. برایان بە هەمان شێوە وەڵامە دەنەوە، خوشکانیش بە هەمان شێوە وەڵامە دەنەوە. ئەڵێن چۆن ئێمە قورئانمان خۆش ناوێت کاتێک مسلمانین، و کاتێک قورئان وتە و فەرمایشتی خوای پەروەردگارە بۆ باشترین پێغەمبەر و باشترین ئومەتی ناردووە. بەڵام ئایا خۆشەویستیمان بۆ ئەو قورئانە پیرۆزە تەنها ئەوەیە کە ناوی پیرۆزە لامان یان ناوەڕۆکەکەشی پیرۆزە لامان؟ ئەو قورئانەی کە لە قیامەتدا شەفاعەت بۆ ئینسانەکان ئەکات، لە مانگێک داین مانگی قورئانە، پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە هەموو تەمەنیدا لە ڕەمەزاندا جوبرائیل جارێک هات بۆ خزمەتی پێغەمبەر و قورئانی دەورە کردەوە لەگەڵ پێغەمبەردا. بەڵام لە کۆتا ڕەمەزانی ژیانیدا دوو جار قورئانی دەور کردەوە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا بە من و تۆی مسلمانە فەرمێ دەربارەی ئەوەی کە قورئان لە قیامەتدا دێت بەهاناتەوە، بەمەرجێک لە دنیادا خۆشت بوێ، لە دنیادا کاری پێ بکەی وەکو باسیەکەین. فەرمێت لە باسی قورئانە یەئتی یەومە القیامەتی شەفیعەن لئەصحابه، لە ڕۆژی قیامەتدا و قورئانە دێت، ئەو قورئانە پیرۆزە دێت لە ڕۆژی قیامەتدا. فەرمێ ئەی خوای پەروەردگار، ئەم مرۆڤەی کە ئێستا لە حوزوری تۆدا وەستاوە، ئەم مرۆڤەی کە ئێستا لە خزمەتی تۆدا ئەی خوای پەروەردگار لەبەر خاتری من نەئەخەوت، لەبەر خاتری من تەماشای شتی بێهودەی ناکرد، لەبەر خاتری من چوو بۆ لای پزیشک و عینەکی دابکرد بۆ ئەوی دێڕەکانی من ببینێ، لەبەر خاتری من سیدی قورئانی کڕی بۆ ناو سیارەکەی، لەبەر خاتری من بەرنامەی قورئانی داگرت بۆ مۆبایلەکەی، لەبەر خاتری من
خەوی لە چاوەکانی زڕاندبوو خەریکی خوێندنی من بوو ئەی خوایە ئەمڕۆژ بەر شەفاعەتی منی بخەی ڕەحمی لێ بکە بێبەهانایەوە ناڕەحەتیەکانی قیامەتی لەسەر لابەرە دێت ئەپاڕێتەوە لای خوای پەروەردگار بۆ خاوەنەکەی یەأتی یەومە القیامەتی شەفیعا لأصحابه ئایا من و تۆ هاوڵی قورئانین تا لە قیامەتدا ئەو قورئانە شەفاعەتمان بۆ بکات بە تایبەتی ئێمە ئێستا لە مانگێکداین ئەم مانگە مانگی قورئانە مانگی دابەزینی قورئانە قورئان لە مانگی ڕەمەزاندا لە لەوح المەحفوظەوە خوای پەروەردگار جەلە جەلالوه دایگرت بۆ ئاسمانی دنیا بۆ جێگایە کە پێوترێ بەیت العیزە بۆ ئەو جێگایە دایگرت ئەم بەیت العیزە کەعبە چۆنە لەسەر ئەرزدا بەیت العیزەش لە ئاسمانی یەکەمدا ئاوایە وەکو چۆن بەیت المەعموور لە ئاسمانی چوارەمدا وەک قیبلەی ئەهلی ئاسمانە بەیت العیزەش خوای پەروەردگار لە لەوح المەحفوظ و قورئانی داگردووە وەکو لە فەرموودەی صەحیحدا هاتووە قورئانی داگردووە بۆ ئەوێ پاشان لەوێەوە بە مودەی 20 ساڵ زیاتر بۆ سەر ڕوحی مبارەکی پێغەمبەری خوا هاتووەتە خوارەوە و هەندێکە فەرموون لە زانایان ئەفەرموون هەر ئەو کاتەی خوای پەروەردگار قورئانی لە لەوح المەحفوظەوە داگردووە بۆ بەیت العیزە هەمان کاتیش لە ڕەمەزاندا خوای پەروەردگار ئەو قورئانەی داگردووە بۆ سەر ڕوحی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەو قورئانە کاتێکە لە دنیادا ئینسان هۆگری بوو بە دۆستی نزیکی ناتوانێت دەستی لێڵگرێ ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە باسی خۆشەویستیمان بۆ قورئاندا کە بەڕاستی خۆشەویستیمان بۆ قورئان ئەرزمکردن هەر بەدەم نییە ئایا تۆ پێت خۆشە ساتێک لەگەڵ قورئاندا بژیت کاتێک کە قورئانەکە ئەگریتە دەستەوە لە دڵەوە پێی ناڕەحەت نین حەزکەی قورئانەکە دابنیت ئایا ئەو قورئانەکە ئەگریتە دەستەوە هەز بە ئیحراجی ناکەی بێتاقەتی حەزکەی تۆزێ زووتر کۆتایی بە قورئانەکە بێنیت ئێوە خۆشەویستی قورئان نییە ئەگەر ڕەفیقێکت خۆش بوێ حەزەکەی زۆرترین کات لەگەڵیا بیت حەزەکەی بەردەوام لەگەڵیا بیت قورئانیش بە هەمان شێوە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لەو طەهەرەت قولوبکم ئەگەر دڵەکانی ئێوە پاک بێت ما شەبیعتم من کتابی ڕەبیکم هیچ کاتێک لە قورئان تێر نابێت لە قسەی خوا تێر نابێت ئەگەر ئینسان دڵ و دەرونی پاک بێ هیچ کات هەست ناکات کە لە قورئان بێزار بووە ناڵێن ئینسان بەردەوام قورئان بەدەستێەوە بووە بەڵام وایش نا ئینسان ڕەمەزان بۆ ڕەمەزان قورئان بکاتەوە یاخود قورئانێکەر بۆ بەرەکەت دایناوە لە ماڵدا و بە هیچ جۆرە لەو قورئانە نەخوێنێ ئەوە بەڕاستی دۆستایەتی قورئان نییە ئەوە خۆشەویستی قورئانی پیرۆز نییە ئازیزان و خۆشەویستانم خۆشەویستی قورئانی پیرۆز ئەوەیە لاپەڕەکانی قورئانی پیرۆز بکەرەوە بگەڕێ بزانە تۆ لە چ پەڕەیەکی قورئان دای لە چ ئاەتێکی قورئانی پیرۆز دای لە چ وشەیەکدا جێتە بێتەوە لە چ سوورەتێکدا جێتە بێتەوە قورئانە فەرمێ لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أو قرآني كبوتان دابزيوا فيه ذكركم باسي إيويتايا توي برز براي عزيزم خشكي برزم بهمو من بقرين بزانين باسي إيما لكوي قرآن دايا لكوي قرآن دا ما جب منو تو كراوا خومان بدوزين ولا قرآني بيروز دا يكيغلب ياو چاكان كأحنفي كري قيسا أفرمكاتك أم آياتي خيون دوا كالقرآن دا باسو خواستان هيا فرمودي والله أبي قرآن بكم وبقرن بوخم بزانم من لكوي قرآن دام قرآن شباسيكي منيتيايا آية باسو خواسي من لقرآن دا وجودي هيا قرآني كرده ودسي كربخ لندنو ختمي قرآن قيشت آيتي كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون أم آيتي خيون دوا دواي قشت بآيتي وفي أموالهم حق للسائل والمحروم باشان آيتي تريخيون دوا أو كسانيك ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس أم آيتان خيون دوا ويؤثرون على أنفسهم أم آيتان خيون دوا باشان
قشت كوتا آية يجتنبون كبائر الإثم والفواحش أو كساني واز لتاوان وخراب كارئين أم آيتاني خوين دوا فرمي اللهم لست أعرف نفسي من هؤلاء خوايا لو كساننيم والكاظمين الغيظ والعافين عن الناس لو كساننيم كمال أبخشن لخوشي ولنا خوشي دا لو كساننيم كشوان هلسن شون يجكن لو كساننيم بەشێکی شەویان داناوە بۆ شەو نوێژ بۆ خوای پەروەردگار ئەی خوای پەروەردگار من لەو کەسانە نیم ئەوە خۆم لەم ئاەتانەدا نەدۆزیەوە دوای چووە سەر ئەندی ئاەتی تر ئەم پیاوە بەڕێزا ئەگەڕا بزانن لە چ ئاەتێکی قورئاندا فيه ذكركم باسی خۆی دۆزێتەوە گەشتا و ئاەتەی وإذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون کاتێک کە پیانەوترێت لا إله إلا الله كبريان قريوك وندي خلق دور لدين خواه پنامان با وهروها ما سلككم في سقر درباري دوزخيان او لو تشيء ويخصها اغري دوزخوا قالوا لم نكن من المصلين وتيان ايما لو كسان نبون كلا دنيا دا نيوجمان كردوا ام آياتان اخوان دوا هندي آياتي تري اخوان دوا دعاي فرموي اللهم إني أبرأ إليك من هؤلاء خوايا پناقرم بتوك من لوانبم من لوانشنم اي خواي پروردگار چونکە من نوێژەکەم ئاهلی دینم کاتێک ئاەتەکانی تۆ باسەکرێ من خۆم بەزل نازانم بەرامبەر ئاەتەکانی تۆ بۆیە هەرگەڕا فيه ذكركم و تێبێ خۆم بدۆزمەوە لە قورئانی پیرۆزدا تا گەشتە ئاەتێکی قورئانی پیرۆز کە لە سوورەتی تەوبەدایە لە ئاەتی 102 خوای پەروەردگارە فەرمێ وآخرون اعترفوا بذنوبهم خلطوا عملا صالحا وآخر سيئا ئەو کەسانەی کە کردەوەی چاکەکەن بەڵام ئاعتراف بە تاوان و گوناهی خۆیانەکەن کە گوناهیان کردووە لە دنیادا بەڵام لە گوناهەکاندا کە کردویانە خەلەتوا عەمەلەن صالحا وآخر سەیئا هەندێک کردەوەی چاکیانەیە هەندێک کردەوەی خراپیانەیە تێکەڵیان کردووە عەسى الله أن يتوب عليهم لعل خوای پەروەردگار لێیان خۆش بێ فەرمووی اللهم أنا من هؤلاء فرمي خوايا أو خومم دوزيوا من لو كسانم كلا دنيا دا تاوانكمو گناهكم كردوي چاكيش أكم كردوي چاك وخرابم تيكلا من لو كسانم أي خواي پروردگار داواي رحمو بزيكم أم إنسان برزا أم خواناسا قرابة دواي خوي دا لقرآن دا بزانا لتشي آياتيكي قرآن دا جاي بيتوا بامنو توي مسلمانيش كالرفيق قرآن كدوستي قرآن كشيداي كلمات كان قرآن باب قرين بزانين لكوي قرآن داخو معنا دوزينوا برزان قرآن زور عظيمة أو قرآن زور قورية أو قرآن هاولي بها ولانا أو قرآن رفيقي بالرفيقانا أو قرآن نازي بنازان دا أو قرآن خمي خمباران لا أدات أو قرآن كاتك إخواني توا هستكي روحت ورد برزبيته وبرو معراج إلهي أو قرآن كاتك إخواني توا هستكي لدل وزور آسودي لدل وزور مرتاحي شنك قصي خواي پروردگار إخواني توا بويا براستي أبي منو توي مسلمانيش كاتك آلين قرآن من خوشوية بقرين بدواي خومان دا بقرين بزانين لچ آياتي قرآن دا لچ لاپريكي قرآن دا باسو خواسي خومانا دوزينوا قد أفلح المؤمنون آية إيما لو كسانين كصيفتي إنساني بروادار مانتيايا الذين هم في صلاتهم خاشعون آية لو كسانين خومانا دوزينوا لو آياتانا يان لآية كان يتري قرآني بيروز دا بويا براو خشكاني عزيزم الرفيقاتي ودوستايتي قرآن والله تنهار بوني بلي إيمان بيتي بلي باور بيتي آخر برزكم قرآنك لروجي قيامتا لروجيك دا يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم هيت شتيك بكالكتنايا نسروتو ساماني دنيا نبوستو منصبي دنيا نخزمو كسي دنيا نعشيرتو من دالي دنيا هيت شتيك بكالكتنايا بلام كاتك لدنيا دا هاولي قرآن بويت لدنيا دا خزم ناسياي قرآن بوي لدنيا دا رفيقي قرآن بوي قرآنش لقيامة دا شفيعا لأصحابه ديت
دێت شەفاعەتت بۆ کات، دێت داوات لێ داوا لە خوای پەروەردگارەکات. خوایە ئەم ئینسانە لە دنیادا زۆر ڕێزی لە من گرت، لە دنیادا دۆستی من بوو، لە دنیادا منی خۆشویست، خوایە تۆش خۆشت بوێت، خوایە تۆش ڕەحمی لێ بکەی. من و تۆی بەڕێز کاتێک لە مانگی ڕەمەزان داین گرنگە هیچ نەبێ جارێ ختمەیەکی قورئان بکەین. بەڕێزێک ئەتوانێ قورئان بخوێنێ، کەمترین مەجالی هەبوو با ختمەیەکی قورئان بکات. بەڕێزێک نازانێ قورئان بخوێنێتەوە، خوێندەواری نییە، بە هەوڵدا گوێ لە قورئان بگرێ، لە مۆبایلەکەتدا لە کەناڵەکاندا بە شێوازێک لە شێوازەکان بە قەڵەم قورئان گوێ لە قورئان بگرە. برا بەڕێزەکەم، خوشکە ئازیزەکەم، دڵنیا بە کاتێکی گوێ لە قورئان ئەگری، مادام دڵت لای ئەو قورئانەیە گوێ لە هەموو قورئان ئەگری، خوای تەعالی ختمەیەکت بۆ نووسێ. خوا زۆر بەڕەحمە، السامع كالقارئ. دڵت لە خۆت دانەمێنێ، گوێ لە قورئان بگرە، یەقینت هەبێ خوای پەروەردگار هەمان ختمت بۆ نووسێ، چونکە خوا زۆر بەڕەحمە. کێمان لەگەڵایە؟ دایکی ڕامین، بەڵێ فەرموو. السلام عليكم. مسلم مستجان. عليك السلام. خوشك قولكم. مستجان. بس خطي رمضان لدخين. خوابت بارزي خوي تعالى رمضان لهمو لايك بيروسكا يا رب العالمين. آمين يا رب. السلامة يا أخوة فضل بعد الصلاة. وش يقولون؟ إيش حاولني قال بالله جمال ليته. والله ما مستجان. أما من بني إذا كان سنة كان سيدا دلي إباني ملكا سنة كان هاي ملاهي دلي بيكا. شون خوشك بالرزة كم؟ سنة كان تيزني أبويا تيزني. سنة كاني بيش نيش؟ بله. بيش نيجي كي؟ هو فرد كان هات سنة تول سنة سشة دي إن شاء الله والله دوان ركعتك. بله. لو رزانا جيم لو ملاكتي إن يجب أن يجي بس لتجناكري حسرش جام بيه بتشارك على تسكر نسا إذا من هاد دوان ركعتك بيلا إن شاء الله أو دوان ركعتك بيغمبري خوا باسي كردو ولا بيش وداي نيوجا كان هر دوان زيت بيلا بوشي وازان جامي بدك بيغمبر كردو باش نيا لا شجر سر تشاو خوشكي بريزي مني خوا بت باريزي باوكي دارين بلا فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. طبعا ما وصل أيام برسالة مالي. لا خدمتين. يعني والله ما وصل أيام في شام كذا كارية. بلى. مالي باوك ما يجي. بلى. باوكش المعاش يجي كمان دامي هي. بلى. زكاة الفاسد كم فيها كذا؟ لمالي باوك تيشتا أنا بويتتو؟ لا والله بس أو باوك معاشي كمان دامي خوش مخاوان جنو مناهم. أو باريك بيداية كان بشي بجيوي تاناك أوانيا؟ والله أي كاد وطوها أجل جسمي في وانا يعني بس معناك إذا خوش بس ما يمني إن شاء الله والله متدمو بسر هردو تشاوم. كان بسر تشاوم باوكي دارين بسر هردو تشاوم. خواهي قورة بتبارز يا رب العالمين. خوالي راسي بيبراك. كاك حسين ما لقى بلا فرمو. الو بلا فرمو كاك حسين. السلام عليكم ورحمة. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما شو مصا؟ يا اخوا بد باريزيت. ما مصا بسياركم هي. بلا جان. لكاتي قرآن خويندن. بله. كاك حسين. جويلي راه قرم ولا قريب دخوين بختم حسابه. يعني لكاتي قرآن خويندن جويلي راه قريت ولا قلا يا خويني؟ بله. إن شاء الله والله متدمو. إن شاء الله والله متدمو كاك حسين بسر تشاو. برسياري ترد نبو؟
بەڵێ مامەس هەر ئەوە بێدەست خۆش بێ. لە خزمەتتان بەسەر هەردوو چاوم. خوشکە نەزیرە بەڵێ فەرموو. مامۆستاگیان چۆنی؟ خوا بتپارێزێ. باش کاکە بێ وەڵی دوو پرسیارم هەیە. فەرموو. یەکەمیان من پشتم مێشێت ناتوانم لە سەری بڵێن لە ئەزانێش بکەم لەسەر کورسی ئەیکەم ئایا گوناعبار نابم؟ ئەوە پرسیاری یەکەمت بوو. دووهەمیشم برایەکم هەیە من ئەتایەتەوە تەقریب 2 ساڵە قسم لەگەڵ ناکا بەڵام من چەند جار سەلامم لێ کردووە بە خێراتنی ئەەکەم هەر لەگەڵم ناکۆکە گوناعبارە بمیاننا. 2 ساڵە قسە ناکەن پێکەوە؟ قسە ئەو من هەرێکم لەگەڵی بەس ئەو نایکا لەگەڵم من هەر سەلامی لێ یەکەم لە مەجلیسا بە خێراتنی یەکەم بەس ئەو هینم ناکات جوابم زۆر بەکەمیاتێتی دوای قسم لەگەڵ ناکاتەوە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمە خوشکە نەزیرە بەسەر هەردوو چاو. بێوەی بیکاکەیان خوشکی گەورەی منی چاوەڕێ بێ ئینشاءڵڵا وەڵامتە دەمە لە خزمەتتەم. خوشکی بەڕ. باوکی هەیفا بەڵێ فەرموو. السلام علیکم مامۆستا گیان. عەلەیکم السلام وەڕەحمەت الله. چاوت ماچەکەم بەڕێزی دەستخۆشی ئەو بەرنامەش پێکەن مامۆستای بەڕێز. یا ڕەبی خوای پەروەردگار بتپارێزێ و هەیفاخانە بێنە سەلامەت یا ڕەبی. هیوادارم پاش ڕەمەزانش ئەو ناوها بەرنامانە هەر هەبن لە تەلەڤیزیۆنی بەڕاستی لەوە شاردکردنەوەی خەڵکی بەڕاستی زۆر پێویستە. خوا لەتان ڕازی بێ یا ڕەبی خوا بتان پارێزێ. سەلامەت یا ڕەبی. پرسیارەشی دش مامۆستا لە خزمەتتە. خێزانم نەخۆشە خەستەخانە شتی هەم زۆر پێکی دێت چاوم لە دوعای ئێوەی بەڕێزەکان لە دوعام لە بکەن زۆر مەمنونە بم. هەرە و پێشنیارەتە بوو؟ بەرەبەرە مامۆستا خێزانەکەم نەخۆشە بەسەر چاو ئینشاءڵڵا هەر لەم بەرنامەش دوعای بۆ بکەین ئینشاءڵڵا بەسەر هەردوو چاوم بەڵکو ئامینی مسلمانێکی گوێی لێمانە ئینشاءڵڵا ئامینێکی ئەو گیرا بێت. یا ڕەبی خوای پەروەردگار بێ بەهاناتانەوە شیفای بات ئینشاءڵڵا دوعای تایبەتیشی بۆ بکەین. زۆر سپاس خوا خێر بنووسی مامۆستا. خوا بتپارێزێ باوکی هەیفا خوا بتپارێزێ یا ڕەبی. کاک سەنگەر بەڵێ فەرموو. مامۆستا گیان سەلام عەلەیکم. عەلەیکم السلام وەڕەحمەت الله. مامۆستا گیان پرسیارێکم هەیە نوێژ با بڵێن ئەگەر 2 ڕکات بەسەرەوە بێ ئایا ئەتوانی بۆ نمونە سورەت با بڵێن ئیخلاص والله ئەحەد نەخوێنیت؟ بەڵێ هەرەوە پرسیارەکەم بوو دەستخۆشی بەرنامەکەتان لێ. خوا لێت ڕازی بێ یا ڕەبی ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. باشە برای خوا بتپارێزێ بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چ. خوشکە شاناز بەڵێ فەرموو. السلام عليك مامۆستا. عەلەیکی سەلام خوشکە بەڕێزەکەم. سەلامەت بیخوا وەڵا مامۆستا سێ پرسیارم هەیە ئەگەر زەحمەت نەبێ. لە خزمەتین یەکەم. وەڵا پرسیاری یەکەمیان ئەوەیە مامۆستا بڵێن ئەگەر کەسێک نوێژ نەکا زەکاتی پێ دەچێ؟ پرسیکە با تێبگەم پێ. بەڵێ. پرسیاری دووەمینیشیانم ئەوەیە بڵێن ئەمن بۆ هات و چوش تیوا لە ڕۆیشتندا کە دەجوڵێمەوە بڵێن لاقم و پشتم دێشێ کە دەجوڵێم باشم یعنی بۆ ڕۆیشتن شتون زۆریش لەو باشانە نیم بەڵام ناچاری ها بۆ ئیش و کار و شتیوە بەڵام بۆ نوێژکردن هەستان و دانیشتم تۆزێک بە زەحمەتە کوتم بە دانیشتنەوە ئێستا ئەو ساڵ نوێژەکان دەکەم دا ئەوە چۆنە ئەگەر جوابم دەیە زەحمەت نەبێ. بەسەر هەردوو چاوم. پرسیارێکی کەسیانم ئەوەیە بڵێن تەراویحەکان جاری وا دەخەمە دوای دوانزەوە لێکەوە لێکوونیەوە دەست پێ دەکەم بڵێن جاری وا تەراویحەکانیش بڵێن هەر پاش نوێژی ئیشا دەکەی بە دوای نوێژی ئیشا شەو نوێژی کە دەمێنێ نامێنێ چۆن نیەگە زەحمەت نەبێت تۆزێک بەسەر هەردوو چاوم ئینشاءڵڵا تۆزێک لەگەڵی چۆن کۆتایی نوێژ دەیکەم بڵێن ئاخری هەموو عیبادەتەکان دەیکەم ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە خوشکە گەورەکە. خوا جەزاتاتەوە بەسەر هەردوو چاوم خوشکی بەڕێزی منێت خوشکی بەڕێزی منی. دایکی لینا بەڵێ فەرموو. السلام عليكم مامۆستا. عەلەیکی سەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. عسێر لەوێ دوو پرسیارم هەیە تەقریباً. فەرموو بەس تۆزێ سەوتت بەرزکەرە و سوپاس دەکەم. بەڵێ پرسیارێکیانم ئەگەر عەزیز لێبێ ماڵی برایەکەم سابقان یان فڕیوە قەرزدارن یعنی کەسابەتێکی باشی نییە تقریبا دەسەرێک قەرزدارن ئێستا ئەڵمزان زەکاتیان پێ ئەشێت بەوەی خانەوە قەرزدارن؟ بەڵێ. هیچی تری نییە؟ ئێستا تەکسی پێ وەڵا ئێستا ئیشیش نییە با بڵێن وەساوە خێزان مەبەستم موڵکێک شتێکی نییە بیفرۆشە قەرزارێکی پێباتەوە؟ لە ئێستیانە وەڵا
پرسیاری دووەمت پرسیاری دووەمیشم ئێمە خۆمان زەکاتمان داناوە بۆ ماڵی دووسێکەت بە هاوسەرەکەمیان وتووە نابێت زەکاتەکە بچێتە دەرەوەی سلێمانی بۆ قەزا و ناحیەکان ئەمانەیە بەشێکی بین بە ماڵێک کە هەتیوی هەیە چوارتێن هەتیوی هەیە و زۆر دەستیان قورسە یان زۆر نابێت لە دەرەوەی سلێمانی بی زەکاتەکە بێت زانیشتی وا هەیە ئینشاءالله وەڵامتە دەمە خوشکە گەورەکەم پرسیارێکی پیشم عەزیز لە باوکم نەماوە لە ژیانە ئێستا مەبلەغی پارە لەگەڵ بەجێماوە دایکم ئەتوانێت تەسەڕوفی پێوە بکات یا هی وەرەثەکانە هێشتا وەرەسەتان تەوزیع نەکردووە نەخێر بەڵێ 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 هەرە و سێ پرسیارەتە بوو بەڵێ دەستی خۆش بێت خوا لێت ڕازی بێ خوا مەحفوظ بێ دایکی دنیا بەڵێ فەرموو دیارە و خوشکە بەڕێ زەمان پەیوەندەکەی داخرا ئینشاءالله ئەگەر هاتەوە خەت جوابی ئەو خوشکە بەڕێ زەمانە دێنەوە جا برایان و خوشکانی ئازیزم بەڕاستی ئەو قورئانی کە لە خزمەتتانە باس و خواسێکی کوتمان کرد دەربارەی کاتێک کە خوای پەروەردگار بۆی ناردوین ئەم قورئانە تەنها بۆ ئەوە نییە کە ئێمەی موسڵمان لەسەر مردۆکانمان بیخوێنین ئەسڵەن قورئان بۆ ئەوە نەهاتووە و هەروەها قورئان تەنها بۆ ئەوە نەهاتووە ئێمە بیخوێنینەوە کاری پێ نەکەین قورئان زۆر لەوە گشتگیرتر ئازیزان و خۆشەویستانم کە ئێمە زۆر جار تەماشایەکەین بۆیە هەر کەسێک لە ئێمە ئەگەر پێی خۆشە حەزی لێیەتی کە دڵنیام هەموو نەفسێک ئەوەی پێخۆشە کە لە قیامەتدا دۆست و هاوڵی قورئان بێت قورئان شەفاعەت و داوا و تکای بۆ بکا لای خوای پەروەردگار کە نەجاتی بێت لە مەیدانی مەحشەردا ئەوە بێت لە قورئان لە دنیادا لەگەڵ قورئانا بژی ژیانێک کە قورئان چۆنی ئەوێت ئاوها بێت قورئانی پیرۆز داوامان لێ یەکات هەندێک کار ئەنجام نەدەین و داوامان لێ یەکات هەندێک کار ئەنجام بدەین داوامان لێ یەکات ئێمە بۆ دراوسێ و دایک و کەس و کارمان چاک بین ئەو فەرمانە قورئانیانەی کە خوای پەروەردگار جەلە جەلالوه لە قورئانەکەیدا ئاماژەی پێکردووە ئەبێ من و تۆ ئاگادار بین وریای بین کاتێک ئاەتێکی قورئان بانگمانەکات یا ئەیها الذین ئامنوا بانگمانەکە یان بە یا ئەیها الناس بانگمانەکە ئەبێ ڕاچڵەکەین بزانین چ پەیامێکی پێیە ئایا خوای پەروەردگار ئەوێ لەم قورئانەدا پێمان بڵێ کارێک ئەنجام بدەن یان پێمان بڵێ کارێک ئەنجام مەدەن هەر کارێکیان بێت هەر کامێکیان بێ ئەوە بەڕاستی ئینسانی بڕوادار کاتێکە بێتە دۆست و هاوڵی قورئان کە بە معنای کەلیمە لەگەڵ قورئاندا ژیانی بەسەر بەرێت و ئەو قورئانە بێجگە لە کارپێکردنی خوێندنی قورئانیش بەڕاستی زۆرێک لە موسڵمانان بەداخەوە تەنها لە ڕەمەزاناندا لەگەڵ قورئاندا ئاشتە بنەوە تەنها لە ڕەمەزاناندا پەڕەکانی قورئان هەڵەدەنەوە بەڕاستی ئازیزان و خۆشەویستانم ئەوە کارێکی زۆر خراپە کە ئینسان تەنها لە ڕەمەزاندا قورئانی بیرکەوێتەوە شتێکی چاکە هەر کەسێک لە ڕەمەزاندا زیاتر قورئانی بیرکەوێتەوە زیاتر لە خزمەتی قورئاندا بێ پێغەمبەری خوش لە ڕەمەزاندا زیاتر لە خزمەتی قورئاندا بووە ئیمامە بەڕێزەکانی ئەم ئومەتە زیاتر لە خزمەتی قورئاندا بوون لە مانگی ڕەمەزاندا ئیمامی شافعی ئەو ئیمامە بەڕێزانە چەندین ختمەی قورئانیان کردووە بەڵام کاتێکە هەر یەکێک لە ئێمە نازانین قورئان بخوێنینەوە ئەتوانین بە شێوازێکی تر سوپاس بۆ خوای پەروەردگار ئەمڕۆ تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە ئەتوانین ئەو قەڵەم قورئانی کە لە بازاڕەکاندا هەیە بەوە گوێ لە قورئان بگرین بەوە خۆمان فێری قورئانکەین ئەتوانین کەسانێک کە قورئانە خوێنن بەڵام قورئانیان نییە قورئانیان بۆ بکڕین سەدەقەیەکی جاریەیە ئەمە بەڕاستی لە قیامەتدا ئەبێتە شەفاعەتکاری من و تۆی ئازیز بۆیە با هەوڵدەین بەردەوام دۆست و کەسی قورئان بین خۆشەویستی قورئان بین کاتێکە گوێمان لێ بێ فەرمایشتێکی خوای پەروەردگار باسی من و تۆکە و من و تۆش دەستمان لەو تاوانەدایە ئەبێ دەسەڵگرین لەو تاوانە چونکە قورئان داوای لێ کردووی ئەی قورئان بڕیار نەبوو قورئانمان خۆش بێت ئەی بڕیار نەبوو دۆستی قورئان بین ئەی بڕیار نەبوو هاوڵی قورئان بین ئەی بڕیار نەبوو بە فەرمانەکانی قورئان کار بکەین ئەی بڕیار نەبوو ئەو فەرمانانەی کە قەدەغەی لێکردوین قورئان ئێمەش ئەنجامی نەدەین بەوە ئەبینە هاوڵ و دۆستی قورئان ئازیزانە و خۆشەویستانم ئەو قورئانە پیرۆزەی کە
خۆی پەروەردگار بۆ ئومەتی پێغەمبەری ناردووە کە هەر هەمووی پاراستووە. هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە دڵنیا بوون لە پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا ئەوەنە دڵنیا بوو کاتێک کە ئاەتێکی قورئانی بیست، کاتێک کە والله يعصمك من الناس، خوای تەعالا ئەتپارێزێ لە خەڵکی کە خەڵکی ناتوانن شەهیدت کەن، تەواو هەچی حرەس و دەوروبەری بوو ناردیەوە، هاوڵانیش یەقینان بوو کە پێغەمبەری خوا هیچ کەس ناتوانێت شەهیدی کە، ئەوەندە یەقینان بە قورئان بوو، بە فەرمایشتەکانی خوای پەروەردگار بوو. خوای تەعالا پێغەمبەریشی پاراست بە مردنێکی ئاسایی سەرجێگا مرد، نەک بە شەهیدکردن، چونکە خوای پەروەردگار بڕیاریدا بوو. بۆیە بەڕاستی ئەو قورئانە تەنها بۆ ئەوە نییە لە پرسەکانە ئێمە گوێمان لێ بێت و لە دوای تەواوبوونی چەند ئاەتێک ئێمە فاتحایەک دادەین و فاتحایەکمان بۆ دادەن و دەستکەینە خوێندنی ئەلحەمدولیلله. نە، قورئان ئازیزان و خۆشەویستانم زۆر لەوە گەورەترە کە هەندێک لە موسڵمانان بیریان لێ کردوتەوە. قورئان بۆ زیندوو هاتووە. کاتێک کە ئەمری لەسەر قورئان محاسبە ئەکرێت، قورئان بۆ مردوو نهاتووە، یعنی قورئان بۆ نهاتووە کە بەسەر مردوودا بخوێندرێ، قورئان بۆەوە هاتووە کە زیندووەکان بیخوێنن و کاری پێ بکەن. لە دوای مردن ئینسان محاسبە ئەکرێت لەسەر ئاەتەکانی قورئان، لەسەر فەرمایشتەکانی قورئانی پیرۆست. بۆیە بەڕاستی من و تۆی موسڵمان زۆر گرنگە بە شێوازێک لە شێوازەکان خۆمان بکەینە دۆست و هاوڵی قورئان، کاتێک کە قورئانمان خوێن هەست بە ئاسوودەیی دەروونمان بکەین، هەست بەوە بکەین زۆر مرتاحین. هاوڵانی پێغەمبەری خوا کاتێک کە دە ئاەتی قورئانی پیرۆز فێرە بوون ئەچوونە ماڵەوە تا کاریان بەو دە ئاەتە ئەکرد، دوای ئەوە ئاهاتنەوە دە ئاەتی تر فێرە بوون. بەم شێوازە قورئانیان لە پێغەمبەری خوا وەرەگرت بە ئومێدی ئەوەی ئێمەش بتوانین لەم مانگی ڕەمەزانەدا خۆمان جارێکی تر ئاوێتەکەینەوە لەگەڵ ئاەتەکانی قورئان، لەگەڵ لاپەڕەکانی قورئان، لەگەڵ خوێندنەوەی قورئان. کاتێک قورئانمان خوێن هەست بە لەزەتی قورئان بکەین. واللهی لە کاتی خوێندنی قورئان ئەگەر دڵت ناڕەحەت بێ، ئەگەر بێتاقەت بی، ئەگەر حەسکی دقەیە زووتر قورئانەکە لابی، واللهی کێشە لە دڵ و دەروونمان هەیە، کێشە لە دڵ و دەروونمان هەیە، کێشە لەوەدا نییە قورئانەکە شتی خراپی تیا بێت، نەعوذ بالله. نە، کاتێک کە ناڕەحەتی بەبێ ئیش، یان هیچ ئیشت نییە، هیچ کارێکت نییە، بە ئەوەی کارێک و قورئان ناخوێنی قورئانەکە دانەی ئیشکالی نییە، بەڵام بەبێ ئیش هەلە خۆتۆ ناڕەحەتی بە خوێندنی قورئان، ئەوە بەڕاستی زۆر خەتەرە، مەگەر ئینسانێک سحر و جادووی لێکرابێ ئەویش چارەسەرێ بێت. دێنە سەر پەیوەندی و بەڕێزانەی ئەو خوشک و برا بەڕێزانەمان کە پەیوەندیان کردهبوو بە ئومێدی ئەوەی کە لە خزمەتیانە وەڵامی پرسیارەکانیان بینەوە. دایکی ڕامین لە حاجیاوە پرسیاری ئەوەی کرد کە هەر مامۆستایەک بە شێوازێک باسی نوێژە سوننەتەکانی ڕۆژ و شەوی بۆ ئەکات. دیارە بەڕێزان و خۆشەویستانم نوێژە سوننەتەکان زۆرە ئەگەر ئینسان بتوانێت ئەنجامیان بدە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کە ئەو خوشکە بەڕێزش باسی کرد سوننەتە ڕاتیبەکان. سوننەتی ڕاتیبە ئەو سوننەتانن کە پێغەمبەری خوا بەردەوام بۆ لەسەری، یعنی تەرکی نەکردووە، وازی لێ نەهێناوە. ئەو 12 ڕەکعاتەیە کە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک ئەو 12 ڕەکعاتە نوێژە سوننەتە بکات لە ڕۆژدا، ئەوە لە قیامەتدا لە بەهەشدا خوای پەروەردگار خانوویە کۆشکێکی بۆ دروستەکات، مادام ئەم ئینسانە بەردەوام بووە لەسەر ئەو 12 ڕەکعاتە. ئەم 12 ڕەکعاتەش کە نوێژی ڕاتیبەن بەڕێزان و خۆشەویستانم، 2 ڕەکعات نوێژ پێش بانگی بەیانی خەیر من الدنیا وما فيها، لە هەموو ئەم دنیاە باشترە و ئەوەشی کە تایەتی بەزێ ڕۆزیەوە. 2 ڕەکعات پێش نوێژی بەیانی، 4 ڕەکعات پێش نوێژی نێوەڕۆ، 2 ڕەکعات دوای نوێژی نێوەڕۆ، ئەمە 8 ڕەکعات. ئەم باسی سوننەتە ڕاتیبەکانەکەم کە پێغەمبەری خوا لە فەرموودەی سەحیحدا بۆ خۆی دیاری کردووە. 2 ڕەکعات پێش نوێژی بەیانی، 4 ڕەکعات پێش نوێژی نێوەڕۆ، 2 ڕەکعات دوای نوێژی نێوەڕۆ، 2 ڕەکعات دوای نوێژی مەغریب، 2 ڕەکعات دوای نوێژی عیشا. ئەمە 12 ڕەکعات. ئەم 12 ڕەکعاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووەکو لە سونەنی ئیمامی ترمزیدا هاتووە و لە کتێبەکان تریشدا هاتوون کە دیاری کردەوە بەم شێوازە ئینسانی بڕوادار بکرێت. عەسر نوێژی ڕاتیبەی لەگەڵدا نییە،
مەغریب نوێژی ڕاتیبە لە پێشیدا نییە و هەروەها عیشا نوێژی ڕاتیبە لە پێشیدا نییە. ئەگەر ئینسان بیشی کە ئەوە خێریکی زۆر گەورەی کردووە، بەیانی نوێژی ڕاتیبە لە دوای نییە. بۆیە ئەم 12 ڕەکعاتە ئەمە سونەتی ڕاتیبەی هەر ئینسانێک بەردەوام بێ لەسەری یەقینی بێ بەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا و ئەو مژدەی پێغەمبەری خواکەوێ کە فەرمووی من صلى لله 12 ڕەکعەة، هەر کەسێک 12 ڕەکعات نوێژی سونەت بۆ خوای پەروەردگار بکە لە شەو ڕۆژێکدا بنى الله له بيتا في ربض الجنة، ئەوە خوای پەروەردگار کۆشێکی بۆ دروستەکە لە ناوەڕاستی باشدا. ئەوە نوێژە سونەتەکان بەو شێوازن کە ئەو خوشکە بەڕێزەمان داوای کردبوو. پەیوەندی دووەمان باوکی دارین لە کەلارەوە خوای پەروەردگار بیپارێزێ، باسی ئەوەی کرد کە کرێکاری ئەکات و لەگەڵ باوکی ئاژی بەتایبەتی لە زمانی ئێستادا کە ئیشی کرێکاری نەما و ئەو بژێویش کە پەیایەکەن یەقینەن بەشیان ناکات، ئەو بەڕێزانە زەکاتیان پێشێت کاتێکە کرێکاری ئەەکەن، پارەکە بەشیان ناکە یان پارەکە بەشیانەکە بەڵام بە ناڕەحەتی بەشیانەکە. ئازیزان و خۆشەویستانم، کاتێک کە تەماشای قورئانەکەین هەشتاخمەکەی دیاری کردووە، فوقەرا و مەساکینی جا کردوتەوە. مەساکین تۆزێ دەوڵەمەندترە، یعنی مەساکین مەرج نییە وەکو فەقیر ئەوەیە کە ئەگەر ڕۆژی 10,000 بوێت بۆ مەصرفی ماڵ و منداڵی، ئەم 3,000 دەست ئەکەوێت. ئەمە فوقەرایە، زەکاتی پێشێ. مەساکین کێیە؟ ئینسانێک ڕۆژانە پێویستی بە 10,000 بۆ مەصرف و ماڵ و منداڵی، بەڵام ئەم ئینسانە 8,000 دەست ئەکەوێت. 8,000 توانێت پەیدا بکات، واتە بەشی ناکات. ئەگەر بە دڵی خۆی شتی ماڵ بکڕێت، خواردن بۆ ماڵ و منداڵی بکڕێ، پارەکە بەشی ناکە. ئەمەش زەکاتی پێشێ بەڕێزان. بۆیە جاریوە مامۆسای مەکتەبە موچە هەیە زەکاتی پێشێ، بەشی ناکە مەعاشەکەی. کرێکاریش ئەولاترە بەتایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە کرێکارەکان بەداخەوە بەوەی ئەم ناڕەحەتی و نەخۆشیەوە کرێکاریش نەماوە. خوای پەروەردگار بیپارێزێ و بەرابەر زەمان یەقینەن ئینشاءڵڵا زەکاتیان پێشێ و هیچ ئیشکالێکی تێدا نییە. بە مەرجێک بەو شێوازە من کە باسمان کرد. کاک حسێن لە هەولێرەوە پرسیاری ئەوەی فەرمووی لە کاتی قورئان خوێندن گوێ بە قورئانەکە ئەگرم، ئایا کە گوێ بە قورئانەکە ئەگرم و ئەی شیڵێمەوە ئایا ختمەکەم بۆ ئەنووسرێ یان بۆ نانووسرێ؟ بەڕێزان، قورئانی پیرۆز ئینسانێک ئەتوانێت بیخوێنێتەوە، ئەوە خوای تەعالا پاداشتێکی بۆ نووسێت، ئەی خوێنێتەوە دڵ و دەڕوونی لای قورئانەکەیە. ئینسانێکی تر خوای پەروەردگار خوێندەواری پێ نەداوە، نازانی قورئانەکە بخوێنێتەوە، تەمەنیشی تەجاوزی کردووە. ئەم ئینسانە بە گوێگردن لە قورئان بە مۆبایلەکەی قورئانی لەسەر بیخاتە سەر سوورەتەکە، یان قەڵەم قورئانێکی پێیە لەسەر دێڕەکانی بدات، لەسەر لاپەڕەکانی بدا، گوێ لەو قورئانە بگرێت، با دڵی لای قورئانەکە بێ، یەقینی هەبێ خوای پەروەردگار پاداشتی ختمەکەی بۆ نووسێ. بەمەرجێ گوێ لە هەموو قورئان بگرێ و دڵیشی لای قورئانەکە بێ. السامیع کەلقاریئی، ئەوەی کە گوێی لە قورئانە بێت وەکو ئەوە وایە کە خۆی خوێند بێتی، بەمەرجێ دڵ و دەروونی لای قورئانەکە بێت. بۆی ئازیزان و خۆشەویستانم، ئینسان بە هەردووکی هەر پاداشت وەرەگرێ، بە خوێندنی قورئانەکە و بە گوێگرتنیش لە قورئانەکە. دڵنیابن هەر بە ڕێزێک گوێ لە هەرسی جزمەکەی قورئان بگرێت لە ئەوڵەوە تا کۆتایی، دڵ و دەروونیشی لای بێت، ئەوە خوای پەروەردگار هەمان ئەو ختمەی قورئانی بۆ نووسێ کە بۆ منی ئەنووسێت، بۆ بەڕێزێکی ترێ نووسێ کە بۆ خۆی قورئانە خوێنێتەوە. ئینشاءڵڵا کە حسێن بەردەوام بە لەسەری گوێگرتن لە قورئان بەرەکەتێکە، هەم خۆشت گوێ لێ بێ، دەوروبەریشت گوێ لێ بێ، بۆ ماڵەوەشەوە بەرەکەتە. ئینشاءڵڵا گوێ لێ بگرە، خوای پەروەردگار ختمەکەت بۆ نووسێ، خوا زۆر بەڕەحمە. خوشکە نەزیرە لە سلێمانی دوو پرسیاری کرد. پرسیاری یەکەمی پشتی یەشێ لەسەر کورسی نوێژەکەت ئایا جائیزە یان جائیز نییە؟ بەڕێزان، نوێژەکان خوای پەروەردگار کاتێک نوێژی واجب کردووە لەسەر هەر مرۆڤێک لە خوشکان لە برایان بەپێی توانا و تااقەتی خۆی واجبی کردووە لەسەری. لا يكلف الله نفسا إلا وسعها. تۆ چەندە توانا و تااقەتت هەیە، خوای پەروەردگار ئەوەندە داوای لێ کردووی. پێغەمبەری خوا خۆی بە دانیشتنەوە نوێژی کردووە. ئینسانێک ئەگەر ئەتوانێت بە پێوە نوێژ بکە، ئەوە بەڕاستی چاکە. ئەگەر ناتوانێت و تااقەتی نییە، با لەسەر کورسی نوێژ بکە. ئەگەر ناتوانێت لەسەر کورسی نوێژ بکە، با بە دانیشتنەوە نوێژ بکە. ئەگەر ناشتوانێت بە دانیشتنەوە نوێژ بکە، با بە ڕاکشانەوە نوێژ بکات.
ئەمە بابەتێکی زۆر فراوانە لە شریعەتی ئیسلامدا هەر چۆنێک پێتانەکرێ نوێژەکانتان ئەنجام بدەن بۆ خی پەروەردگار جەل جەلالەهو و یەقینتان هەبێت ئەو نوێژە خی پەروەردگار وەری ئەگرێت مادام بەهۆی نەخۆشیەوەی بە تایبەتی قاچ ئێشەیە پشت ئێشەیە یا ڕەبی خی تەعالا شیفای ئەو خوشکە بەڕێزەمان بدا و ئەو بەڕێزانش کە گویان لێمانە و نەخۆشن بەو شێوازە نوێژەکانیان ئەنجام بدەن. پرسیاری دۆمی ئەوەی پرسیارەوەی کە قسەی لەگەڵ برایەکی نییە، ئەم خوشکە بەڕێزە قسە لەگەڵ براکەی داکات، سەلامی لێکات، بە خێراتنیەکە لە جێگاکاندا، بەڵام براکەی دڵی شکا و قسەی لەگەڵدا ناکە. ئازیزان و خۆشەویستانم، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە دوو فەرمودەی جیاوازدا باسی ئەو کەساناکەن کە قسە بە یەکەوە ناکەن. ئەفەرمێ ئەو دوو کەسەی کە پێکەوە قسە ناکەن وخەیڕهم الذی یەبدأ بالسەلام، باشترینیان ئەوەیە کە لە پێشدا سەلام لە ویتریانەکە. ئەمە فەرمودەیەکیانە، یعنی ئەو دوو نەفەرە ئەگەر قیاسێکی کامیان ئینسانێکی چاکن لای خۆی پەروەردگار بە نوێژ و عیبادەتیان نییە، بەڵکو بۆیانە کامیان نەفسی خۆیان ئەشکێنن لە پێشا سەلام لە ویتریان بکەن، ئەوەیان کە لە پێشدا سەلامەکات ئەوە لای خۆی پەروەردگار لەو ئینسانەی تر باشترە. ئەمە فەرمودەیەکیان. فەرمودەیەکی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەکات دوو کەس قسەیان پێکەوە نییە، ئەم ئینسانەیان ئەڕوا سەلامی لێکات، ئەڕوا سەردانی ئەکات، تەلەفۆنی بۆکات، نەخێر نامەی بۆ نێرێ، نەخێر جەژنە پیرۆزەی لێکە، بەڵام ئەوی تریان هیچ ئامادەنیە سەلامی لێ بکە، هیچ ئامادەنیە بێتە ماڵەکەی، هیچ ئامادەنیە تەلەفۆنیشی بۆ بکە، جەژنە پیرۆزەیەکی لێ بکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم دوو ئینسانە کاتێک ئەمیان سەلام لە ویتریانەکە تاوانەکە لەسەر ئەم نامێنێ، هەموو تاوانەکە لەسەر بەرامبەرە کە وەڵامی سەلامەکە ناداتەوە، کە دەست پێشخەرێکی زیاد ناکە، کە ئاش نابێتەوە. ئەم ئینسانە مادام سەلامی لێ کرد و چەند جارێک چووە ماڵەکەی و ئاشت بۆ لەگەڵ ئەو هەر ئاش نەبووە لێگەڕێت تاوانی توش لەسەر ئەوە، بۆیە بەڕاستی ئەوە تاوانێکی گەورەیە. ئینسان ئەگەر بەو شێوازە مامەڵە لەگەڵ بەرامبەرەکەیدا بکە، بەرامبەرەکەی دێ سەلامی لێکە، بەڵام ئەو ئامادەنی وەڵامی سەلامەکەی باتەوە. خوای پەروەردگار نێوانی ئەو برا و خوشکت چاکە ئینشاءالله. باوکی هەیفا فەرمووی خێزانم نەخۆشە، ئێمەش لەم کاتە پیرۆزەدا لەم شەوە مبارەکەدا کە بەڕاستی کاتی گیرابوونی دوعا و نزایە، بە ئومێدی ئەوەی برایان و خوشکان ئامین بکەن، دوعا بۆم خوشکە بەڕێ زەمانەکەنی یا ڕەبی خوایە، بۆ خاتری گەورەی خۆت، بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆت، یا ڕەبی خوایە شیفای ئەم خوشکەمان بیت، یا ڕەبی خوایە شیفای ئەم خوشکەمان بی، یا ڕەبی خوایە شیفای ئەم خوشکەمان بی، بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، دڵی ماڵ و منداڵ و کەس و کار و هاوسەری خۆشکەی شیفای بۆ بنێری لەو نەخۆشیە نەجاتی بێ یا ڕەب العالەمین. کاک سەنگەر لە کفری پرسیاری ئەوەی کرد کە ئایا ئەو نوێژانەی کە لە دوو ڕکعات زیاترن، بۆ نمونە نوێژی نیوەڕۆ 4 ڕکعاتە، نوێژی عیشا 4 ڕکعاتە، نوێژی عەسر 4 ڕکعاتە، نوێژی مەغریب 3 ڕکعاتە، لەم نوێژانەی کە لە دوو ڕکعات زیاترن ئایا لە هەر 4 ڕکعاتەکەدا یان لە هەر 3 ڕکعاتەکەدا ئێمە قول هوالله ئەحەد بخوێنین؟ برایان و خوشکانی ئازیزم، ئەو نوێژانەی کە 4 ڕکعاتن یان ئەو نوێژانەی کە 3 ڕکعاتن، ئەو نوێژانەی کە 4 ڕکعاتن تەنها لە ڕکعاتی یەکەم و دووەمدا فاتحە خوێنی، دوای فاتحە قول هوالله ئەحەد خوێنی، لە ڕکعاتی سێم و چوارەمدا پێویست بە خوێندنی قول هوالله ئەحەد ناکە، تەنها فاتحە الحەمدولله رب العالمین بخوێنە. ئەو نوێژانەی کە 3 ڕکعاتن تەنها لە ڕکعاتی یەکەم و دووەمدا لە دوای خوێندنی الحەمدولله رب العالمین قول هوالله ئەحەد بخوێنە، لە ڕکعاتی سێمدا پێویست ناکە ئەو قول هوالله ئەحەدە بخوێنیت، و ئەگەر بیشی خوێنی جائیزە و دروستە، بەڵام ئەگەر نەیخوێنی ئیشکالێک بۆ نوێژەکە دروست نابێ. ئازیزان و خۆشەویستانم، خۆی تەعالا نوێژی هەموو لایەکمان قبوڵ کات. خوشکە شانەز لە ڕانەیە چەند پرسیارێکی کردی کە لە پرسیارەکانی باسی ئەوەی کرد ئایا نوێژنەکەر زەکاتی پێشێت؟ بەڕێزان و خۆشەویستانم، ئەو کەسەی کە نوێژ ناکات، جارێ کەسێکەیە خۆی نوێژ ناکات، ماڵ و منداڵیشی نوێژ ناکەن، ئەمانە ئینسان ئەتوانێ هاوکاریان بکات، خێریان باتێ، بەخشینیان باتێ، زەکاتەکان نەداتێ، واتە هاوکاریان بکە وەکو ئینسان. بەڵام مادام بابەتی نوێژنەکەر ئینسانی نوێژنەکەر زەکاتی پێناشێت کە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا قسەی زۆر لەسەر کراوە، هەوڵ دەین زەکاتەکەی خۆمان بدەین بە کەسێک کە نوێژەکات، و ئەگەر
جاری وای ئیشکالەکە لێرەدا دروست دەبێن. پیاوێک نوێژ ناکە بەڵام خێزانەکەی نوێژەکەت، منداڵەکانی نوێژەکەن. ئەی چار چیە لێرەدا بەڕێزان و خۆشەویستانم چارەوەیە ئێمە پارەکە تەسلیمی ئەم پیاوە نەکەین بۆ خۆی نوێژ ناکە و بە ڕۆژوو نابێ بڕابیدا بە دوو لە ڕووی جەنابتان عارەق و نێرگەلە و جگەرە و لەو شتانێکە بۆ خۆی سەرفی دەکە، بەڵکو ئەم پارە بیدە خێزانەکەی بیدە منداڵەکانی با بۆ جلوبەرگ بۆ شتی خۆیان بەکاری بێنن. ئەوە هیچ ئیشکالێکی تێدا نیە، بەڵام تەسلیمی کابرای نوێژنەکەری نەکەین چونکە نوێژنەکە بەڕاستی زەکاتی پێ ناشێ. پرسیارێکی تری ئەوە بوو کە لە کاتی ڕۆژنا زۆرجار قاچی ئێشێ بەڕێزان ئینسان هەر کاتێک قاچی ئێشە یان هەر کاتێ پشتی ئێشە عوزرە ئەتوانین نوێژەکانی هەر چۆن بۆی کرا ئاوا بیکە. خۆی پەروەردگار زۆر بەڕەحمە، خۆی پەروەردگار زۆر بەسۆزە بەرامبەر بە عەبدەکانی. یەقینتانە بێ چۆن ئەتوانیت ئاوا نوێژ بکە خۆی تەعالە لێت وەرەگرێ، هەر چۆنێ ئەتوانیت نوێژەکەت بکە خوا لێت وەرەگرێ. ئینسان مادام قاچی ئێشێ ناتوانێت بە پێوە یان بە پێوە جاری وای ئەتوانەیە، بەڵام هەر داڵغی لای قاچێتی هەر ئازیەتێدا هەر ناڕەحەتێکە ئەو کاتە دانیشێ باشترە نوێژەکەی بۆی داڵغی لای نوێژەکەی دەرنەچێ بە دانیشتنەوە نوێژەکەی ئەنجام بدا باشترە. پرسیاری سێمی خوشکە شاناز ئەوەی وت کە ئەم تەراویحەکانە خاتە دوای 12 شەو ئایا دروستە لە دوای 12 شەو تەراویح بکە؟ بەڕێزان و خۆشەویستانم لە دوای خوێندنی نوێژی عیشاوە کاتی نوێژی تەراویح و شەو نوێژ دەست پێکات هەتا پێش بانگی بەیانی هەر کاتێک ئینسان ئەتوانێ ئەنجامی بدا دروستە. بەڵام ئەگەر مزگەوتە بوو یان نوێژی جەماعەتە بوو ئەفزەل وایە تۆ بە جەماعەتەکە بیکەی لە دوای نوێژی عیشاوە. ئەگەر نا تاخیر کرا بۆ 12 شەو بۆ 1 شەو بۆ 2 شەو بۆ 3 شەو ئیشکالی تێدا نیە مادام نەکەوێت دوای بانگی بەیانیەوە هەر کاتێک ئەیکەن شەرعیە و دروستە ئینشاء الله تعالی. خوشکێکی بەڕێزی تر دایکی لینا لە سلێمانی پرسیاری وەکرد ماڵی برای قەرزارن بەهۆی خانووکردنەوە قەرزار بوون یان خانووکڕینەوە قەرزار بوونە. مادام قەرزارن ئێستا بەهۆی سوکنایشەوە قەرزار بوونە بەڵێ زەکاتیان پێشێت مادام مڵکێکی تریان نییە لە قەرزارێکە زیاتر بێگەر بیفرۆشن بیدەنەوە چونکە خەڵکێکی قەرزارە بەڵام مڵک و سەروەت و سامانی هەیە بەڵام ئێستا بەدەستیەوە نییە بیداتەوە زەکات. ئەرزەیەکی هەیە لەبەرەوە نایفرۆشێکە ئەوێت دەگەڵا زیاتر بکات نە ئەوە زەکاتی پێ ناشێویان بەڵام کە هیچ شتێکی نەبوو هیچ داهاتێکی وای نەبوو کە ڕێک بیداتەوە قەرزارێکەیە بەڵێ زەکاتی پێشێ ئینشاءالله زەکاتیان بنێ خوای پەروەردگار قەرزارەکەیان لە کۆڵ کاتەوە. پرسیارێکی تری ئەو خوشکە گەورەمان ئەوە بوو کە ئایا کورتەی ئەوە کەوتیانە زەکات ئێمە ئەمانوێ زەکاتەکەمان بدەین بە هەتیوێک لە دەرەوەی شار بەڵام وتوانە زەکات بۆ دەرەوەی شار نابێت. بەڕێزان و خۆشەویستانم ئێمە لە وڵاتێک داژین جاری وایە ئەو فەقیرەی کە ئێمە دڵمان پێی مرتاحە زەکاتەکەی بینێ لە شارێکی تر لە شارەکانی کوردستانە بۆ نمونە لە دەروی شاری سلێمانیە لە هەڵەبجەیە لە سەی سادقە لە چەمچەماڵە لە ڕانیەیە مەسەلەن لە سۆرانە لە شوێنێکی ترە مادام ئێمە هەست دەکەین ئەو هەژارەی کە ئێمە زەکاتەکەی بۆ بین یان خزمی ئێمە و هەژارە ئەلەقرەبوون ئەولا بالمعروف یان ئەوە تا لە هەژارەکەی لای خۆم هەژارترە نەبوونترە ئەو کاتە بڵێ دروستە زەکاتەکەی بۆ بنێری سەرفترەکەشی بۆ بنێری هیچ ئیشکالێکی تیانە بە مەرجە لە کاتی خۆیان بگاتە دەستی. بۆیە نەقڵکردنی زەکات لە شاری سلێمانی بۆ نمونە بۆ شارێکی تری کوردستان ئینشاءالله ئیشکالی تێدا نیە مادام خەڵکەکە ئەو کەسە هەژارە و پێویستی پێێتی. پرسیاری سێمی خوشکە بەڕێجەمان باوکی وفاتی کردو خوای گەورە عەفوی کە پارەی جێڵاو ئایا دایکی ئەتوانێت تەسەڕوف بۆ پارەوە بکات؟ بەڕێزان ئەم باوکە ئەم پیاوە کە مردووە پارەیەکی لە دوای خۆی جێڵاوە ئەم پارە پارەی میراتیە بەبێ پرسی میراتگەرەکان نەدایکی منداڵەکان یاواتە خێزانی ئەو پیاوەی کە وفاتی کردووە نەبرا گەورەی منداڵەکان نەخۆشە گەورەی منداڵەکان هیچ کامیان ناتوانن تەسەڕوفی پێوە بکەن چونکە ئەو ماڵە تەواو مڵکی مردوەکە نەماوە مڵکی خێزانی مردوەکەیش نەماوە مڵکی عامە بۆ معنای کە مڵکی کوڕ و کچەکانێتی مڵکی ئەوانە ئەبێ ئەوان ڕازی بن ئەمجا ئەم تەسەڕوفاتی پێوە بکە بەڵام لە دوای بەشکردن بەشەکەی خۆی هەرچی لەکات ئەو خوشکە بەڕێزە هیچ ئیشکالێکی تێدا نیە بەڵام تا بەش نەکرێ جائیز نییە دروست نییە بەبێ پرسی ئەوان بەبێ ڕەزامەندی ئەوان ئەم بۆ خۆی
50,000 بکاتە مزگەوتەوە 10,000 بداتە فلانشت ئەمە دروستنی ئازیزان و خۆشەویستانم چونکە ئەو مڵکە ئەو ماڵە ماڵی تۆ نیێستا بە ئەمانەت لا تا بێت تەوزیعەکەی. بەرنامەکەمان درێژ بوویەوە بم شێواتینە کۆتایی بەرنامەکەمان لە کۆتایی لە خۆی پەروەردگارە پاڕینەوە خوایە بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەو براو خوشکانەی کە پەیوەندیان پێوە کردین و بیسەر و بینەری بەرنامەکەمان بوون نەخۆشن یا ڕەبی خوایە شیفایان بی یا ڕەبی خوایە گەر خۆیان نەخۆشن شیفایان بی ئەگەر نەخۆشیان هەیە شیفایان بی ئەگەر کێشەیەکی خێزانیان هەیە بۆیان چارەسەرکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی عاقبەتمان بەخێر بگێڕ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی کە لە مانگی ڕەمەزاندا لە گوناهەکانیان خۆشە بی خەڵەمی عافو بەسەر تاوانەکانیان دێنی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لێتە پاڕینەوە ئەو براو خوشکە بەڕێزانەمان کە تا ئێستا پرۆسەی هەفسەرگیریان نەکردو یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسانکەی یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسانکەی خوای پەروەردگار ئەو براو خوشکە بەڕێزانەمان کە پرۆسەی هەفسەرگیریان کردووە تا ئێستا منداڵت پێ نەبەخشین خوایە بە لوتفی خۆت بە میهرەبانی خۆت بە ڕەحمی خۆت یا ڕەبی خوایە منداڵی ساڵحان پێبەخشی یا ڕەبی خوایە منداڵی ساڵحان پێبەخشی تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.